سلااوان لێبێەوەم کاتتان باش. ئێرە یەکێک لە پرۆژەکانی دابینکەری ئاوی پاکژی خواردنەوەی ماڵانە بۆ هەولێری پایتەخت کە بە تێچوویەکی زۆر و بەمادووبوونێکی زۆر ئاوی خواردنەوە بۆ ماڵان دابین دەکات. تا چەندە هۆشیاری پێویست هەیە لەوەی دەست بە ئاو بگیرێ. بەردەوام ڕێکخراوەکان و سنتەرەکان هۆشداری نامە دەنووسن و بڵاوی دەکەنەوە. لە قوتابخانەکان لە شوێنە گشتیەکان دەڵێن ئاو ژیانە بەفیڕۆی مەدەن. تا چەندە خەڵکی ئێمە بەو جۆرە لە ئاو تێگەیشتووە. ئامارە مەترسیدارەکان دەڵێن ئاوی ژێرزەوی لە هەولێردا بە ڕێژەیەکی بەرچاو و ترسناک ڕووی لە نەزمبوونەوە کردووە. ئەگەر لە پێشتر لە 7 مەتردا تۆ بگەیشتیتایە بە ئاوێکی پاکژی خواردنەوە، ئەوەی ئێستا پێویستت بە 400 مەتر هەیە بۆ ئەوەی بیرێک لێ بدەیت و بە ئاوی پاکژی خواردنەوە بگەیت. تا چەنە ئێستا بیر لێدان وەستاوە، تا چەنە مەترسیە ئەم هەموو جۆرە بیرە یاسایی و نایاساییانە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەبێ. لەگەڵمان بن. شاری هەولێر لە ئێستادا ڕۆژانە 624,000 مەتر سێجا ئاوی بۆ دابین دەکرێت. لەو ڕێژەیە 324,000 مەتر سێجا لە ڕێگەی 3 پرۆژەی ئیفراز دابین دەکرێت کە لە زەی گەورەوە ڕاکێشراون کە دەکاتە نزیکەی لە 60 کۆی پێداویستی شاری هەولێر. ڕێژەکەی تریشی کە نزیکەی لە 140 دەبێ دەکاتە 300,000 مەتر سێجا لە ڕێگەی ئاوی ژێرزەوی واتە بیر دابین دەکرێت کە زیاتر لە 1000 بیر دەبن. بەکارهێنانی ڕێژەیەکی زۆری ئاوی ژێرزەوی لە هەولێر لە ماوەی ڕابردوو و نەهاتنەوە شوێنی ئەو ئاوە کە دەرهێنراوە ئەو شاری دووچاری هەڕەشی دابەزینی ئاوی ژێرزەوی کردوتەوە بە ئاستێکی زۆر ترسناک. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرێتی ئاوی ژێرزەوی هەولێر لە نێوان ساڵانی 1970 بۆ 1970 ماوەی گەیشتن بە ئاوی ژێرزەوی 100 مەتر بووە و لە کاتژمێرێکدا 6 مەتر سێجا ئاو دەرهێنراوە. بەڵام بە تێپەڕبوونی کات ماوەی گەیشتن بە ئاوی ژێرزەوی زیادی کردووە. ئاستی ئاو بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە. بۆ نمونە لە ساڵانی 1970 بۆ 1990 ماوەی گەیشتن بە ئاوی ژێرزەوی زیاتر بووە لە 120 مەتر لە کاتژمێرێکدا، کامتر لە 54 مەتر ئاوی سێجا دەرهێنراوە. لە نێوان ساڵانی 1990 بۆ ساڵی 2000 ماوەی گەیشتن بە ئاوی ژێرزەوی 180 مەتر بووە، لە کاتژمێرێکدا 45 مەتر ئاو سێجا دەرهێنراوە. لە نێوان ساڵانی 2000 بۆ 2010 ماوەی گەیشتن بە ئاوی ژێرزەوی گەیشتۆتە 250 مەتر و لە کاتژمێرێکدا کەمتر لە 30 مەتر سێجا ئاو دەرهێنراوە. هەرچی ساڵانی 2010 بۆ 2019 ئاستی ئاو بە ڕێژەیەکی بەرچاو مەترسیدار دابەزیوە، چونکە قوڵی بیرەکان گەیشتۆتە 420 مەتر و لە کاتژمێرێکدا تەنها 21 مەتر سێجا ئاو دەردەهێنرێت. ئەوەش پیشانی دەدات ساڵ لە دوای ساڵ ئاستی ئاوی ژێرزەوی لە نزمبوونەوەی بەردەوامدایە، بەرهەمەکەیشی لە کەمبوونەوەدایە. هەرچەندە ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەری دەخەن نزیکەی 59.6 لە سەدی بڕی ئاوی هەرێم سەرچاوەکەی لە ناو هەرێمی کوردستانە، 40.4 لە سەدی سەرچاوەکە لە دەرەوی هەرێمی کوردستانەوە دێ و دەوترێ ئێستا مەترسێکی گەورە نییە. هێشتا لە ڕێگەی 1100 بیرەوە ئەو بۆ خەڵکەکە دابین نەکرێت. چارەسەریەوە چییە؟ کاتێەوە نەهاتووە پشت بەو بیرانە نەبەسترێ ڕۆژەی دیکەی ئیفراز 4 هەبێ بۆ نمونە کە ئاوی زیاتر بۆ ماڵان دابین بکە. بەڕاستیەوە دەبێت بەرنامەیەکی درێژخایەن بێت، پرۆژەی ئاوی تر دروست بکرێەوە ئیفراد سارکەوە لە بەرنامەدا هەموو پلانیشی بۆ دیزایانی بۆ کراوە شوێنی بۆ تەرخان کراوە. ئەو پرۆژەی ئاوی فراستێگەر بکەوێتە کارەوە دەتوانین لەوانەیە ژمارەیەکی زۆر بیر دابخرێتن. ئەو لەو حالەتەی ئاوی ژێرزەوی دووبارە ئاستی بەرز دەبیتەوە. وەکو پسپۆڕێکی بوارەکە پێدوانیە کاتی ئەوە هاتووە ئەوەندە پشت بە ئاوی ئەو بیرانە نەبەسترێ بۆنەوەی داهاتوو دەتوانین بڵێن درێنجش کەوتووە، درێنجش کەوتە دوبا پێش وەخت زیاتر سوود لە ئاوی پرۆژەکەیان زەی گەورە وەرگیرابە ئەوەندە پشت نەبەسترابە بە ئاوی ژێرزەوی. زەی گەورە مەترسی لەسەر نییە خۆی کە سەرچاوی دابینکاری ئاوی ئیفراز 1 و 2 سەیە. زەی گەورە 163 نزیکەی لە ناو کوردستان دێ، بەشێکی کەمی لە تورکیا و لە ئیران دێکەواتە دەتوانین بڵێن جێگای پشت بەستنە. ئەگە تورکیا و ئێران بیانەوێەوە ئاوە بگرنەوە نێڵن بێ مەترسیشی گەورە ناکەوێتە سەر هەرێمی کوردستان و هەولێر. وە گوتم نزیکەی 163 تا 65 سەرچاوی زەی گەورە لە ناو کوردستانی خۆمانە، لە بەشێکی کەمی لە تورکیا و لە ئیران دێتن. ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵ دەری دەخەن ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان بە زیاتر لە 5 ملیار مەتر سێجا خەمڵێنراوە
79.7% بۆ خواردنەوە بەکاردێ، 18% بۆ کاروباری کشت و کاڵی، 1.7% بۆ پیشەسازی، 0.30% بۆ کاری توێژینەوەی کشت و کاڵی بەکاردەهێنرێ. یادەگی ئاوی هەرێمی کوردستان ساڵانە بە زیاتر لە 4 ملیار مەتر سێجا دەخەمڵێنرێ. بە بەراورد دەگەڵ 15 ساڵی ڕابردوو ئەو یەدەگە بەرەو کەمبوونەوە چووە. بەپێی ئەو ئامارانەی بەردەستن لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو ئاوی ژێرزەوی بە بڕی 4 بۆ 5 ملیار سێجا مەزەندە کرابوو. بێگومانەوە زەنگێکی مەترسیدارە. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوەکو هەل لە ناوەکەدا ڕادیارە بەرپرسە لەسەر مەسلەی سەرچاوە ئاویەکان و لە ناویشانە با بڵێن ئاوی ژێرزەوی کە ئەمە سامانێکی نەتەوەی و نیشتیمانیە تەنها پەیوەست نییە بە ئێستامان بەڵکو ئەوە پەیوەندە بنەوەکانی داهاتووی ئەم وڵاتەشمان و ئێستا مەسلەی پرسی ئاو پرسێکی زۆر گەورە و گرنگە لەسەر ئاستی جیهان، ینی وەکو زۆر جار لە ڕێگانەکان جۆمان لێ بێ کە ڕەنگە شەڕی داهاتووی جیهان لەسەر مەسلەی ئاو بێ وەکو کەرەسەیەکی ژیاری وەکو بنچینەی ژیان. بۆیە بەڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە بەنسبەت ئێمەوە و لە کابینەی نوۆی حکوومەتی هەرێم لە کارنامەی گشتیدا زۆر گرنگی داوە بەو بوارە و وەک لە یاسای وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ژمارە 6 ساڵی 2010 لە مادەی 2 لە بڕگەی 15 زۆر بە ئەهەمیەتەوە باس لە مەسلەی بەڕێوەبردننی کارا و زانستیانەی سەرچاوەکانی ئاو ئەکا لە هەرێمی کوردستانە. بۆیەوە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ و ژیاری و استراتیژیە بنووسە دێمەوە. زۆر باشە. لە بڕگەی 15 مادەی 2 یاساکە ساڵی 2010 تا چەنە کە بەو گرنگیە باسیەکرێت لە سەروەڕقا بە عملی ئەمە جێبەجێ کراوە مامۆستا؟ بەداخەوەڵم ڕەنگە نەمانتوانی بێ وەکو پێویست و بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا وەکو لەو ئامارانەش ڕەنگە ژمارەیەکی زۆر بیر لێدرابێ بە شێوەی تەجاواز لە بێگومان جیاوازی هەیە لە بینی شارەکانە، ینی وەکو باسم کرەوە سامانێکی نیشتیمانێ پێویستە بنەوەکانی داهاتوش ژمارەیەک هەیە باز لەواکە 30,000 بیری نایاسایی لێدراوە لە هەرێمی کوردستان. ڕاستە ئامارەکانی ئێمە شواڵێ، بەڵام ترسناک نییە؟ ترسناکە لە ساڵی پارەوە وەکو گرنگیدان بەو بوارە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران مەسلەی بیرلێدانی بە هەموو شێوەیەک ڕاگرت لە هەرێمی کوردستانە و ئاگاداری هەموو بەڕێوەبەراتەکانی ئاوی ژەرزەوی کراوە لە پارێزگەکان کە ئەو ڕابگیرێ. لێرە و لەوێ بە پەنهان و بەنهێنی بیر لێ نادرێت؟ بەداخەوە لێ درێ. بۆیە و ئێستا بۆ ئەو مەبەستە لەلایەن لیژنەیەک و لە ئەنجومەنی وەزیران کە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی کشتتوکاڵ، وەزارەتی شارەوانی، وەزارەتی ناوخۆ، دەستەی پاراستن و چاکنی ژینگە ئەبێ ئەم هەموو لایەنانە ڕەزامەند بن لەسەر لێدانی بیرێک ئەگەر پێویست بۆ ڕەزامەندی ئەدرێ، ئەگەر پێویستیش نەبوو ڕەزامەندی بە هیچ شێوەیە نادرێت لە حاڵەتێکی زۆر زەڕور. ئێستا ڕەزامەندی نییە؟ نەخێر لە ئێستادا ڕەزامەندی نییە، هەمووی ڕاگیراوە. بەپێی ئاماری بەڕێوەبەرێتی گشتی سەرچاوەکانی ئاو لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم لە کوردستاندا جگە لە ئاوی یەدەگی ئاوی ژێرزەوی لە هەمان کاتدا هەرێم خاوەنی 30 ملیار مەتر سێجا ئاوە لە ساڵێکدا. لە هەندێک ناوچەی دەشتی هەولێر لە ساڵی 2010دا ماوەی گەیشتن بە ئاوی ژێرزەوی پێویستی بە تەنها 7 مەتر لە هەڵکەندن هەبووە. لە ئێستادا ئەو ڕێژەیە بەرز بۆتەوە بە 69 مەتر دووجا. هەر بەپێی ئامارەکان لە ساڵانی 90ەکان ماوەی گەیشتن بە ئاوی ژێرزەوی و هەڵکەندنی بیر لە نێوان 90 بۆ 150 متر بووە. هەروەها لە ناوچە بەرزەکان 150 بۆ 120 متر بووە. بەڵام ئێستا لە هەندێک شوێنی بەرز هەڵکەندنی بیر 150 بۆ 250 متر زیادی کردووە. هەر بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرێتی گشتی ئاوی ژێرزەوی لە هەولێر ماوەی گەیشتن بە ئاوی ژێرزەوی لە ساڵی 2010 لە باشترین شوێندا لە نێوان 64 بۆ 74 متر دووجایە. ئاستی دابەزینی ئاوی ژێرزەویش لە هەرێمی کوردستان لە نێوان 32 بۆ 100 متر دووجایە. یاسا تایبەت بە ئاو لە پەرلەمانە هیوادارین پەرلەمانیش خوێندنەوە یەکەمی بەو کە تا بتوانین لە ڕێگای ئەم یاساوە هەم سزای تایبەت بە خاوەن زەویەکان هەم سزای تایبەت بە خاوەن ئامێرەکان بگرینە بەر و
لەو کاتە پاراستنی ئاو زیاتر کۆمتر و بەخۆتر و باشتر دەبێت. زۆر باشە هۆشداری خەڵک هۆشیاری خەڵک لە بەکارهێنانی ئاو چۆنە فەرمووت لە هەولێرە سروشتە و هەڵکەوتی جۆگرافی ینی شارەکە بە جۆرێکە خاوەنی ئاوێکی ژێر زەوی دەوڵەمەندە سازگارە پاک و خاوێنە تا چەنە حورمەتی ئەم ئاوی گیرا وەک پێویست. ئەو ئاوی کە لە ژێر زەویدا هەیە وەکو لە نەزانستێکە ئەم ئاوە ئی ساڵێک و 2 ساڵ و 1000 سانێ بە میلیۆنەها ساری ویستۆ تاکۆ ئاوە لە چینەکانی تاوێرەکانی ژێر زەوی عەمبار بەوکۆ بۆتەوە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین تەنانەت ئاشووریەکانیش بەڕێ ئەوەی ئاشووریەکان کە شاری هەولێریان دامەزراندووە لە هەزاران ساڵ بەر لە ئێستا شارەزایەکی تەواویان دیارە لە ئاوی ژێر زەویەوە بۆیە لە سەنتەری ئەو حەوزەی کە باسمان کرد لە سەنتەری حەوزی دەشتی هەولێر قەڵای هەولێر دامەزراوە بە سەدان کارێز لە بەرزاییەکانی دەوروبەری هەولێر بە سەدان کارێزیان هەڵکەندەوە ئاوەکان هێناوەتەوە سوودی کشت و کاڵی و کارێزانە ماون بەڵێ هەندێک چاماون بەڵام زۆربەی هەرە زۆریان وشک بوون یعنی تاکەی ماوە زۆربیان وشک بوون چکە ئاسی ئاوی ژێر زەویدا بەزی لە ساڵانی ڕابردوو ڕێژەی دابارینی بەفروبارانی زۆر کرد. لەگەڵ ئەو بەڕێوەبەری ئەزمموی چەندین ساڵی هەیە لە دەست بە سەراگرتنی ئامێرەکانی هەڵکەندنی بیر کە بە شێوەیەکی نایاسایی کار دەکەن بەڕێوەین بۆ شوێنێک کە پێوترێ گۆڕستانی ئامێرەکانی بیر. ئێرە و گۆڕستانێ لێرە دەستگیراوە بەسەر چەندین ئامێردا. هەندێک لە ئامێرەکان ئەوەی لێرە سەیرە مۆڵەتی کارکردنیان هەبووە فەرمیش بوون بەڵام بۆ پارە و بەنایاسایی کاریان کردووە. هەڵکەندنی بیری کەرتی تایبەت لەلایەن 42 کۆمپانیا و نووسنگەوە ئەنجام دەدرێت کە مۆڵەتی فەرمیان هەیە و لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە ڕێگە پێدراون کە تەنها کاری هەڵکەندنی ئەو بیرانە بکەن کە لەلایەن بەڕێوەبەرێتی گشتی سەرچاوەکانی ئاو مۆڵەت دەدرێن بە پێچەوانەوە بە پێی ڕێنماییەکانی هەڵکەندنی بیر کە ژمارە 183 لە 24 دوای 2015 لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاو کراوەتەوە سزای یاسایی دەدرێن. گۆڕستانی ئامێرەکانی ناساییە کە کاری هەڵکەند دەکەن بە شێوەیەکی ناسایی کە لێرە کۆکراونەوە لە ماوەی ساڵی 2010 لە ماڵی تەنیا ساڵی 2019ەوە ساڵی 2019 بەڵێ 2010 وتمان 67 ئامێری لەم شێوەیە پارچە پارچەکراو بە شێوەی زیادکردنی ئاشکرا لەلایەنە بە هاوکاری لەگەر وەزارەتی دارایی وەزارەتی کشتوکار و سەرچاوەکانی ئاو پارچە پارچەکران و فرۆشتان کران بەداهات بە وەزارەتی دارایی بەڵێ ئەوانش داهاتەکەتان بینیەوە داواتان نەکرد بگەڕێتەوە بۆ نەخێر داهاتەکەی نەخێر داهاتەکەی تەنیا بۆ وەزارەتی مالیە بووە. ئێستا کەواتە چەند ئامێر ئامادەیە بۆ لەناوبردن؟ بەڵێ ئێستا حەوتا ئامێری لەم شێوازانە کە دەیبین ئێستا لەم گۆڕەپانەیە ئامادەیە بۆ پارچەکردن و فرۆشتنی لە ڕێگای زیادکردنی ئاشکرا. باشە لەکوێ ئەم ئامێرانە دەستیان بەسەرا گیراوە شوێنەکان؟ ئەم ئامێرانە دەتوانین برین لە زۆربیان لە ئەو شوێنانەی کە دەشتاین لە دەشتایەکە لەو برین ئەو خەزا و ناحیانەی کە لە دەشتی هەولێرن زۆربیان لە دەشتی هەولێر دەستیان بەسەر ئەوانەی لە مۆڵەتیان نەبووە ئەو خەزا و ناحیانەی کە لە سنووری لە سنتەری پارێزگای هەولێر نزیکن بەڵێ چونکە ناوچەی شاخاوی بیر هەڵکردن لە ناوچەی شاخاوی زیاتر دەتوانین بە شێوازی تر هەڵدەکەنرێت بە شێوازی هەمەر بە شێوازی هەوایی بە ڕێگای زۆربەی ئەو ئامێرانە لە دەشتایەکان کاری بیر هەڵکردن بە شێوەی نایاساییان پێوە دەکەن. کەواتە پەیامی جەنابتان چییە بۆ کەسانی کە کاری نایاسایی بەردەوام ببن و یانەوەی بیر لێ بدەن بەبێ ئەوەی مۆڵەتیان هەبێ؟ داوامان هەیە لە جوتیاران بە تایبەتی چووکە زۆربەی ئەو ئامێرانە کە دەستیان بەسەر داگیراوە لەلایەن جوتیارانەوە بەکارهێنراون بیریان پێ هەڵکەندراوە بە شێوەی نایاسایی داوایان لێ دەکەین کە ئەو ئاوی لە ژێر زەویدا هەیە ئەم ئاوە سامانێکی نەتەوەی گرنگە بیپارێزرێت نەک بەم شێوە زیادە ڕۆی لەسەر بکرێت و ئێمەش تووشی گرفت بووین و ئێمەش بە دوواداچوونی بەردەوام بوو ئەرک و مادی بوونێکی زۆر بۆ لێژنەکانی زێدە ڕۆی زێرەبانی و فەرمانبەرانی ئێمە. تەلەفۆنتان بۆ ناکرێت بڵێنەوە ئامێرە بەربەن هی فڵان کەسە؟ بەڵێ تەلەفۆن بێگومان بە بەردەوام تەلەفۆن دەکرێت و تا دەخولات دەکرێت بەرام بە زۆر سوپاسی وەزارەتی کشتوکار و سەرچاوەکانی ئاو پارێزگای هەولێر دەکەین کە پاڵپشتمانن لە کۆنتترۆلکردن و لە نەدانەوە و کۆنتترۆلکردنی و ئامێرانە و پارچەکردنیان لەو گۆڕەپانە و فرۆشتنیان لەلایەن وەزارەتی دارە. لە ساڵی 2014 تاوەکو ئێستا 18 ئامێری هەڵکەندنی مۆڵەت دراوی بیر سزا دراون کە سەرپێچیان کردووە.
بەڵام ژمارەیەکی زۆر 328 ئامێری هەڵکەندنی بیر کە مۆڵەتی هەڵکەندنیان نییە و نایاسایی بوون و زۆربەشیان سوورین دەستیان بەسەردا گیراون بەشێکی زۆر یان پارچە پارچە کراون و فرۆشراونەتەوە و داهاتەکەشی چۆتەوە بە وەزارەتی دارایی لێدانی بیری بێمۆڵەت و بەسەرپێچی لە ڕێگەی ئامێری پایلی قەدەغەکرا و هەر بەردەوامە هەڕەشەکردن لە تیمەکانیش بەردەوامی هەیە ئەگە بەڕێز دەوم پێ بڵی تا چەنە بەهۆی گرتنی ئەم ئامێرانەوە زۆر جار ڕوبەڕووی مەترسی و هەڕەشا بنەوە کێ و هەڕەشە ناکە گەر ناوەکانیش نەڵی بەڵام کێ لە پشتیانە بێگومان دەست بە سەراگرتنی ئەو ئامێرانە چێشمە و لە چێژمە و دووخە و مەشاکل بەدەرنیە چەند جار تەهدیدمان بۆ هاتووە لەلایەن خاوەنی ئامێرەکان و کە ئەو خاوەنیان بەداخەوە زۆر بەرپرس و پیاوی پلەدار لە ژێرە لە پشتە ئەم ئامێرانە و کارپێکنی ئەو ئامێرە زۆریانە زۆر جار تهدید کراوین زۆر جار ئەو فەرمانبەرەکان من کە بە دوواداتن دەکەن بە دوای گرتنی ئەو ئامێرانە تووشی کێشە و تووشی مەشاکل بۆ دروستکردن و تهدید لەداری سیاسی و سەربازی لە بێگومان ئەوانە ینی زۆر جار تووشی چێشمە و تووشی مسادەمە و تووشی هەڕەشەی زۆر و زۆریان لێکردین ڕاستە هەنجە هەڕەشەی کوشتنیان لێکردین کە نابێ ئامێرانە بگیرێن بەڵام ئێمە خۆبەخشانە ئێمە و فەرمانبەرانمان گوێ بە هەڕەشان نادەن و ئێمە سوورین لەسەر کارەکانی خۆمە. بە گوێرەی ئامارەکان تاوەکو کۆتایی ئەمساڵ زیاتر لە 22,000 بیر لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی یاسایی هەڵکەنراون و مۆڵەتیان پێدراوە. سلێمانی و هەڵەبجە بە پلەی یەکەم زیاتر لە 9,426 بیری تێدا هەڵکەنراوە. هەولێر 7,792 بیر، دهۆک 2,735 بیر، گەرمیان 2,019 بیر بە پلەی چوارەم هاتووە. هەمووشیان بە مەبەستی کشتتوکاڵی و پیشەسازی و خواردنەوە لێدراون. لە بەرامبەردا ژمارەی بیرە نایاساییەکان ژمارەیەکی مەترسیدارە زیاترە لە 30,000 بیر. ئەگەرچی بەرداوام هەوڵی ئەوە دراوە کە ڕێگری لە زیادە ڕەوی و بردن و دزین و ڕاکێشانی ئاو بە نایاسایی بکرێ، بەڵام بەرپرسانی ئاوی هەرێمی کوردستان نایشارنەوە کەوا کەیسی کەسانی سەرپێچی کار لە دادگاکان بە شێوەیەکی خاو دەڕۆن بەڕێوە بۆ ئەوەی سزای یاسایی کەسێک وەربگیرێ کاتێکی زۆری پێدەچێت. ئەمە کاک مەسەدەم پێ بڵێ هەندێک جار خەڵک هەیە بە نایاسایی بێ بۆریەک بشکێنێ بۆی ئاوەکەی ببە نمونەتان هەیە مەسەن ئەوە خۆ ئەو هەر بۆڕی گەورە بشکاندی بیان بۆری پرۆژەی ئیفراسی بۆ ئەوە خەڵک شکان بووی ئەوە خەڵک شکاند بووی نەتان پرسی بۆچی بە دووچە محکەمەی ماشاء الله حاکیمە هەن بە سەبرن بە سەبرن یەکلای ناکەنەوە لا ناکرێتەوە خەڵک تەداخل دەکا ئەوە لە چلمەتری بوو گەرەش چلمەت نزیک رەنگەی بوو نازانم ئەو دوو گۆڕی تۆجا دەشتێنی کاتێکی درنگی شەوە بەنهێنی بە پەنهان شکاندیانە بۆی ئاوەکە ببن قەدیم بوو ئەوە بەسەد قەپاتی کردبووە بەس ئەمە ئەگەمەلینە بوو لە کاتێکی لەگە زەختی ئاوێ فرێ دەداتنەوەوانە ئەنی ئاوەکەی خۆی برد بوو با بڵین بە زمانێکی تر ئاوی دزی بوو بە نایاسایی لە ساڵی هەفتایەکان بەجێری ئەو داتانی ئێمە لەمانە لە هەندە بیر هەیە تەنە 7 مەتر هەتا 8 مەتر لێ دەدرا کەچی ئاوێکی زۆر باشی هەبوو بەڵام ئەوە ساڵ بە ساڵ قوڵایی ئەو بیرانە زیاتر بوو لەبەر ئەوەی ئاوی ژێرزەوی کەم بووە. لە ئاخر جار ئێمە ئەو بیرانێک کە لێ دەدەن بە تایبەتی لە منتقی باکوور و ڕۆژهەڵاتی هەولێر کە باسی لێ بکەم بە شێوەیەکی گشتی نزیکەی هەتا 400 مەتر ئێمە بیری لێ دەدەین 400 مەتر ئێستا ئەو بیرانەی لێ دراون مەترەوە بۆ 400 مەتر لە مەتر ئەو بیرانی ناو هەولێر بوو کە باسی 400 مەتر دەکەن چونە دەرەوە لێت تا کەس نەزان بەڵام لە کەس نەزانیش ئەو وەختە هەربیر لە حدودی 100 مەتری بوو ئێستا بووە 400 مەتر ئەمێ ڕێژەکە لە 300 زیای ڕێژەکە زەنگەکی مەترسیدارە لێدراوە لە بۆمان دەبی دەست بە ئاو بگرین چۆن بەر بەو دوو خاگرن چۆن زەنگە مەترسیدارەکە هۆشیارتان نەکاتەوە ئەو زەنگە لە مێژە ئەمە جێمان لێ بووە و ئیشیشمان لەسەر کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی سەرچاوی ئاوی ژێرزەوی پارێزی چەندەها پرۆژەی ئاوی سەرزەوی کرد پرۆژەی گەورە پرۆژەکان چین ئەو پرۆژانەی کە کراون پرۆژەی ئاوی دهۆکە نزیکە 200 میلیۆن دلاری کلیفە بوو پرۆژەی ئاوی شەقلاوەیە پرۆژەی ئاوی ئیفرازە پرۆژەی ئاوی شەقلاوە بە هەمان شێوە نزیکەی پێشتر لە شەقلاوە لە ڕێگەی بیرەکانەوە شەقلاوە و مەسیف سەلاحەدین و کۆڕێ و حتا بەشێکی کە دێتە خوارش بۆ لای مەلا عومەر بەستۆڕەش ئێستا لە ڕێگای ئەو پرۆژەوە ئاو دەزێتن هەموو ئەو شوێنانە لە ڕێگای بیرەکان بوو ئێستا ئەو بیرانە زۆربەی لەو شوێنانە هەیە بیرەکان داخراون لە ڕێگەی ئاوی سەرزەوی هەروە لە منطقەی هەڵەبجە پرۆژەی ئاوی هەڵەبجە دروستکرا
لە قەڵازی پرۆژی ئاوی قەڵازیە دروستکرا لە کۆیە پرۆژی ئاوی بۆ گرتکۆیە دروستکرا یعنی نزیکەی لەو چەند ساڵەی دوایی حکوومەتی هەرێمی کوردستان بایەقێکی زۆری بەو بابەتە داوە. هەرچەندە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بڕیاری زیادکردنی دووری نێوان بیرەکانی وەرگرتووە بەتایبەت لە حوزەکانی دەشتی هەولێر کە دووری نێوان بیرەکان لە 500 متر کراوە بە 600 متر و لە 600 مترەوە لە هەندێک شوێن کراوە بە 700 متر بەوەی کەمتر بیر هەڵبکەنرێ بەڵام هێشتا ئامارەکان ترسناک. هەرێمی کوردستان لە ماوەی مامناوەند ئەگەری زۆرە تووشی کێشەی ئاو بێت بەڵام بەداخەوەی هەز دەکەین تاوەکو ئێستا ئەو بابەتە نەبووە تا قەزیە چ لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چ لەلایەن هاوڵاتیانیش کە زۆر جارکە ئەو باسانە دەوروژێنرێت وەک پێویست لە گرنگجی و لە مەترسی ئەو دۆخە تێناگەن بۆیە ئێمە ئەو هەڵمەتەمان بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەراتی ئاوی هەولێر وەروە پشتیوانی ئاژانسی ئەمریکی بۆ پەرپێدانی نێودەوڵەتی USA ڕاگەاندووە لە چوارچێوەی پرۆژێ تەکامل کە پێویستە ئێمە استراتیجیەتێک بۆ مەسلەی پاراستنی ئاولارێم کوردستان دابنێن بۆ ئەوەی کە و هەمیش لاەنە پەیوەندیدارەکان بێنینە سەرخەت کە لە ڕاستیدا ئێمە ئەگەر بۆ شوێ ئێستا بڕۆین لە داهاتوودا لە ماوەی نزیک مەودا وەروە ناوەند و دوور مەوداش ئەگەری زۆرە کێشەی ئاو لە هەرێمی کوردستان کەەوە سەرەتاکانیشی بەبڕوا ئێمە دەرکەوتووە لە هەندێک ئامارێک هەیە ئەم قسانەی ئەو بسەلمێنێ بەڵێ مەترسیەکان لە شوێن بەڵێ ئێمە ئەگەر سیر بکەین بۆ نمونە هەولێر وەربگرین لە دوای بڵێن ساڵی 1990ەوە تاوەکو بە ئێستا دەگات ئەو ئامارانەی کە هەن ئاماژبۆ دەکەن زیاتر لە 250 متر تاوەکو 300 متر ئاوی ژێرزەوی هەولێر دابەزیوە کە لە ڕاستیدا و ئامارە ئێجگار مەترسیدارە کە لە وڵاتان ئاوی ژێرزەوی تەنها لە حاڵەتە زۆر پێویستەکان بەکاردێنرێت کە لە کوردستانیشدا نەگەیشتێتەوە حاڵەتە. چیمان هەیە هۆشداری بدات بە منداڵ بە خوێندکار و پێیان بڵێن بە پێ ئەم ڕێنماییانە ئەکرێ خەڵکێکیش لە ماڵەکەی خۆیە ئاوەکە بپارێزێ ئەو منداڵێکیش هۆشدار بێرەوەی چۆن حرمەتی ئاو بگرێت هیچتان هەیە لەو بەرامەدەتاکرێت. من حەزنیان لەو کەلو بڵێن ئەو بابەتانی کە چاپمان کردووە یەکێکیان ئەو پێ دەڵێن یاری پەزل کە منداڵان حەزیان پێکە دوێنەیە کە تۆ یەکەچیان ئاماژەی بۆ مەسلەی پاراستنی ئەویشیان بە فێڕۆدانی کە نیشانەی ڕاست و چەوتی لێ درراوە چۆن ئێمە کە منداڵ وێنەیە دروست دەکاتەوە ئەو پامەی لاڕوون دەبێت کە پێویستە ئاو بۆ پارێزەوە پێویستە ئاو بە فڕۆنداوە جگەلەوەی کە لە پشتەوەش کۆمەڵک پام کە بە زمانی منداڵان پامەکان مەسەلەن یەکیچیان لە بیرت بێ ئاو هاوڕێی تۆی بیپارێزە یاری بە ئاو مەکە بە گوێرەی پێویست بەکاری بێنە ئامۆژگاری هاوڕێکانت بکە ئاو بە فیڕۆ نەدەن. بە پێی راپۆرتێکی بەڕێوەبەرایەتی ژینگەی هەولێر ئاستی ئاوی ژێرزەوی بەردەوام لە گشت حوزەکان دابەزیوە هەندێ حوز زەنگی مەترسی و شکبوون لێ دەدات وەک حوزی بانەمان و کۆڕێ بەهۆی ئەو قورساییە زۆرەی لەسەر حوزەکە هەیە کە دەبێتە هۆی پیسبوونی سەرچاوەکانی تری ئاو و زەوی کشتتوکاڵی و هۆکارێکیشە بۆ تێکچوونی خەزانەکانی ئاو و تێکچوونی ژینگەی ئەو ناوچەیە وە زیادبوونی ڕێژەی بە بیابانی بوون و دروستبوونی کارەساتی سروشتی بۆ زیندەوەران و مرۆڤ. دەمانەوێت پشکنین بۆ ئاستی ئاو لە یەکێک لە بیرەکانی ناوشاری هەولێر بکەین کە لە پێشتر لە ساڵی 2000دا بە 45 متر گەشتۆتە ئاو. بەم ئامێرە بەڵێ ئێوە پێوانی ئاسی ئاوی ژێرزەویەکە ئەمە دەینێرە نەخوارەوە نیە بەڵێ دەست بەس لە سەرتا دەبێت ئەگە بۆ شەڕحکەیت ئەمەیان بە قووەتی کارەبایی بەخۆی سارد و گەرمە پێک دی لە پاترێکی هەیە سارد و گەرم کە دەگاتە ئاوی بەخۆی ئاو گەێنەرە کە دەگاتە ئاوی ژێرزەوی کە دەگاتە ئاستی ئاوەکە یەکسەر لێرە گلۆپەکە پێ دەبێت. ئەوانە برین سنووری ئەو منطقەی برین هەولێر و ئەوانە برین 3000 بیری تێدا بووە ئێستا تقریبا 12-13 بیری تێدا دەکات چەند بەرامبەری ئەو جار یعنی چەند زیاتر ئیسعلاق ژێرزەوی بەڕێژێکی مەترسیدار کەمی کردو زۆر مەترسیدار کەمی کردو بە تایبەتی لە ناوچەی ئیستی هەولێرێک کە برین منطقەی کەس نەزان و دەگەڕێتەوە سەر لای مەلا ئۆمەر و شاوێ سوودێتەوە دارەتووی بەڵێ زۆر دابەزی و زۆر مشکلش دروست بووە لەوێ. زەنگی گەیشتنە ئاومان بۆ لێ دەدرێ زەنگێک کە پێویستی بە هۆشیاربوونەوەی هەموو لایەکە
بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرێتی بەندا و سەرچاوەکانی ئاو لە ماوەی 15 ساڵی ڕابردوو 12 بەنداوی بچووک و مامناوەند و 91 پۆند دروست کراون 25 بەندا و 29 پۆندی دیکەش لەژێر دروستکردندان جگە لەوەش 9 بەنداوی بچووک و مامناوەندی دیکە کە پێشتر دروست کراون توانای گلدانەوەی 135 میلیۆن مەتر سێجا ئاویان هەیە هەر بەپێی ئامارەکانی هەرێمی کوردستان بەبوونی 5 ڕووبار خاوەن سەرچاوەیەکی گەوری ئاوە کە ئاویش زەی بچووک و زەی گەورە و خاپور و سیروان و ئاوەسپین دوای خستنە ڕووی مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی بە ئامار و بەداتا و بە ژمارەکان بەڵام هێشتا بیر بە نایاسایی لە هەرێمی کوردستان لێ دەدرێت لە ڕێگەی ئەم جۆرە ئامێرانەوە هەروەکەوە ژوون کرایەوە لەم پرۆگرامەدا کە هەندێک جار بەرپرسی سیاسی و سەربازی لە پشتی لێدانی بیرەکان و ئەو کەسانە دەپارێزن کە ئەم ئامێرانە بەکار دەهێنن ڕوون نییە ئایا ئایندەی ئاوی ژێرزەوی هەرێمی کوردستان بەرەو چه عقارێک هانگاو دەنێ تا بەرنامێکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییاون خواتان لەگەڵ